بەخێر بێنم کاتتان باش سوپاسان دەکەین بۆ ئابەندە بوونتان بۆم بابەتە گرنگام کۆنگرە ڕۆژنامە نووسیە پەیوەندی بە سەردانی وەفدێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پێکات بوو لە دوو فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی یەکێتی لە 2012 و حوتی 12 بۆ بەنداوی دەربەنی خان و بۆ بەنداوی دووکان لە ڕێگەی طبعاً میدیاوە ئێمە زانیمان کە موشکلەیەکی گەورە ڕووی لە هەردوو سەدەکە کردووە بە تایبەتی سەدی دەربەنی خان ئەویش بە هۆی تەواوبوونی ژمارەیەکی زۆر بەنداو لە دیوی ئێران کە ژمارەیان 9 بەنداوی گەورە و 5 بەنداوی بچووکە لەگەڵ کۆمەڵێ تونێلا کە بە یەکجارەکی ڕێچکەی ئاوی لقەکانی سیروان و زمکان ئەگۆڕێ بۆ ئەگۆڕێتەوە جارشکە بە تەمان بە یەکجاری ئاوی زمکان و سیروان وشە بکەن ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە چونکە لە هەفتای ئەو ئاوانەی کە ئەڕژێنە بەنداوی دەربەنی خانەوە سەرچاوەکانیان لە ئێرانە یعنی ئەگەر ئەو سەرچاوانە وش بکەن لە هەفتای سەرچاوەکانی سەدی دەربەنی خان وشکەکەن و لە چلی ئەو ئاوانەی ئەڕژێنە بەنداوی دووکانەوە سەرچاوەکانیان لە دیوی ئێرانەوە دێ لە کوردستانی خۆرهەڵاتەوە یەت لەبەر ئەوە ئەمانە ئەگەر جێبەجێ بکرێن زۆر خەتەرە و لە ڕۆژی 23 ئەم ساڵە ئێران بۆ ماوەی هەفتەیە کە سەدێکی نزیکی سنووری هەیە تەواو بوو سەدی نەوسوودە گرتبوویە بۆ ماوەیەک هەفتە توانی بووی بە یەکجاری لقی سیروان وشبکە وشبوونی ئەو سەرچاوان ئاوانەی هەردوو بەنداوەکە خەتەری زۆر گەورەی بە دواوەیەت خەتەری ژینگەییە خەتەری ئابووریە و پەیوەندی ئەو دوو سەردە لە بەرەوەی کارەباشیان لێ دروستەکرێت بەرهەمی کارەبا هێنن تاسیرێکی زۆر ئەکاتە سەر بەرهەم هێنانی وزەی کارەبا بێجگە لەوەی کە هەردوو سەدەکە ملیۆن و 1.5 ملیۆن دۆنم زەوی بەراو ئەکەن لە خوار خۆیانەوە هەموو ئەو زەویانە وشکە بن وەلحاصل کاریسەیەکی زۆر گەورە ڕوئەیە ئەم کەمکردنی ئاوی سیروان و هین دەربەنی خان و دووکان ئەوێ بەمایەی کەمکردنی دابەزینی ڕێژەی ئاو لە دیجلەشە و ئێستا خۆیان بەسریەکان پارێزگای بەسرە بەدەست کێشەی سوێربوونی ئاو ئەناڵێنێ سوێربوونی ئاو 150 کیلۆمەتر بۆ سەروی بەسرە سەرکەوتووە لەبەر ئەو ئێستا هەموو پارێزگای بەسرە کەوتۆتە لە خەتەرە ئاوی شیرینی خواردنەوەیان نەماوە زەویەکانیان زەبەی گەورەی پێکەوتووە ئەگەر ئەم هینە ئەمە ڕووبە ینی ئەم دوو سەدەش ئاوەکانیان کەمکە کاریسەکە لە لای ئەوان گەورەترە بێ لەبەرەوە ئێمە بەڵێنمان ناکە گەڕاینەوە بەغا ئیشی لەسەر بکەین کە گەڕاینەوە فێلەن ئیشمان لەسەر ئەو دوو راپۆرتە کردووە ئێمە دوو راپۆرتی زانستیمان هەم لە هەردوو بەنداوەکە وەرگرت بوو لە بەڕێوەبەری هەردوو بەنداوەکە وەرگرت بوو کە ڕۆشتینەوە بۆ بەغا لەو فەتەیە کە لەوێ بن هەفتەی تەشرێع لەوێ ئیشمان لەسەر کردووە لە چەند قۆڵێکەوە لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراقەوە ئیشمان لەسەر کردووە من بە شخصی بەڕێز وەزیری خارجیەم بینی راپۆرتەکانم ماوەتێ وعدمان لێ وەرگرت کە بیبینین باسی موشکیلەکە بکەین سەفەری واشنتۆنی هەبووتی کە گەڕامەوە بەڵام راپۆرتەکانی پێگەیشتووە داوامان لێ بکردووە تەدەخل بکە ئێمە لەگەڵ لیژنەی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە پەرلەمانی عێراق کە بەڕێز فورات تەمیمی سەرۆشێتی لەگەڵ ئەو بیرۆڕامان گۆڕیێتەوە بە یەکەوە بە تەمای لەگەڵ بەشێک لە نائیبەکانی بەسرە کە خەتەرێکی زۆر گەوریان لەسەرا بیرۆڕامان گۆڕیەوەتەوە بە تەماین ئێمە هەمومان بە یەکەوە لۆبی بۆ بکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کە فەسڵی تەشریعی تازە دەست پێەکە فەسڵی تەشریعی چوارەم دەست پێەکات لە مانگی لە تقریبا کێتە کۆتایی مانگی یەک و سەرەتای مانگی 2 ساڵی ئایندە
بە تەمان بیرۆڕامان گۆڕێتەوە بە تەمای دروستکردنی وەفدێکی نیابین بۆ ئەوەی سەر لە ئێران و سەر لە تورکیا بدەین بۆ حەلکردنی ئەم مشکلە گەورانە، چونکە مشکلەی گەوران ڕویان تێکردوین و کاریسەی زۆر گەورەی بەدواوەیە. ئەوەنەی کە زانیاریان لە لای منە ئیشمان لەسەر کردووە، کاگەمینیش لە لایەکی کەوە ئیشی لەسەر کردووە، چەند وشەیەشی هەیە و دوایی تر چاوەڕێی وەڵام پرسیارەکانی ئەوە